بەرنامەی ئەمڕۆی پەیام بۆ شیکاری سیاسی تیشک دەخاتە سەر لێکەوتە ئابوووریەکانی جەنگی ناوچەکە و گۆڕانکاریەکانی هاوکێشەی هێز. میوانانی بەرنامەکە هۆشداری لە داشکانی ئابووری عێراق دەدەن و ڕێکەوتنی قەوارەی ئیسرائیل و لوبنانیش بە سەرەتای ئاگربەستێکی گشتگیر لە نێوان ئەمریکا و ئێران دەبینن. هەر لەو بارەیەوە شارەزایەکی بواری نەوت و وزە ڕای دەگەێنێت جەنگی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل گەشەی ئابووری جیهانی بەڕێژەی لە سەدا 1.3 خاو کردووەتەوە. کاریگەری ئەم جەنگە ئەگەر زۆر بە بەسیتی وەسی بکەین کاریگەریەکی وێرانکەرە. ئەمە کارەساتێکی گەورەی ئابووری بوو بۆ هەموو دنیا و بەتایبەتی بۆ ئەم منتیقەی خۆمان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی چەند وڵاتێکی دیاری کراوە زۆر پێی کاریگەرن یەکێک لەوانە عێراقەکەی خۆمانە. بەپێی ئاخر تەقدیراتی سندوقی دراوی نێودەوڵەتی IMF گەشەی ئابووری لەم ساڵا خاوە بێتەوە بە ڕادەی 1.3%. ئەمە هی هەموو دنیا گەشەی ئابووری هەموو دنیا و گەشەی ئابووری عێراق بابرن ئابووری عێراق تووشی داکشانە بێ گەشەی ئابووری عێراق بە نێگەتیڤ ئەبێ بە ڕادەی 6.8% نزیکەی 7% تووشی داکشانە بێت ئابووری عێراق کە ئەمە تەنانەت لە فترەی پەتای کۆرۆناشا ئێمە تووشی ئەو نەهامەتیە نەبووین وەکو ئەوەی کە ئێستا هەیە. بۆیە ئەمە کارەساتێکی گەورەی ئابووریە بە هەموو معنایەکی وشەکە. ئەمە تەبەن ئەم پێشببینی و تەقدیراتەی IMF بە جۆرێکە ئەگەر هەتا مانگی شەشی ئەم ساڵ شەڕەکە کۆتایی پێبێ 5 میلیارد دلار عێراق بەس لە نەوت نەفرۆشتنا داهاتی لە دەستداوە لە مانگی سیا دەی تۆ بیهێنە بەرچاوی خۆت ئەمە حساب کە بۆ هەموو ئەو مانگانەی کە ئێمە لە شەڕێک. دیکەوە سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان لە بەرنامەکەدا ڕایگەیاند ڕێکەوتنی ئیسرائیل و لوبنان هەنگاوێکی ئەرێنیە بەرەو ئاگربەستی نێوان ئێران و ئەمریکا، چونکە ئەگەر ئاسۆی ڕێکەوتن نەبووایە ئیسرائیل نەدەچوانیە و ئەو پرۆسەیەوە. ئەو هۆشداریشیدا لەوەی کە هەر هەوڵێک بۆ چەکردنی حیزبوڵڵا لەلایەن حکوومەتی لوبنانەوە وڵاتەکە بەرەو جەنگێکی نێوخۆیی خوێناوی و درێژخایەن دەبات. لە نێوان لوبنان و ئیسرائیلدا ئەمە هەنگاوێکی ئەرێنیە بە ئاڕاستەی گەیشتن بە ڕێککەوتنی نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران، چونکە ئێران ئەوەی ڕاگەیاند کە ئێمە دەبێت ئاگربەستەکەمان هەموو بەرەکانی جەنگ بگرێتەوە لوبنان و عێراق و یەمەن و خود ئێران بگرێتەوە. بەڵام ئەمە یەکێکە لە نیشانەکانی ئەوەی کە هاوتاکردنی بارودۆخەکان واتە پێکەوە هاتنەوەی بارودۆخەکان لەگەڵ یەکتریداوە دەگەێنێت کە ئەم دوولایەنە واتە هەردوو لایەنی شەڕگەڕەکە بە ڕاستەیەکی دروستە دەڕۆن بۆەوەی کەوا بگەنە ڕێکەوتن. بۆیە ئەگەر بات باە و ئاماژەی ڕێک نەکەوتن هەبوایە ئیسرائیل نەدەچوو ئاگربەست دەگەڵ لوبناندا بۆ ئەوەی کەوا پەیوەست بێ پێوە. لە کۆتاییدا هاوکێشەکانی ناوچەکە لە نێوان قەیرانێکی ئابووری قوڵ و وەرچەرخانێکی نوێدان چاوەڕوان دەکرێت ئاسۆی ڕێکەوتنەکان نەک تەنها کۆتایی بە جەنگ بهێنن بەڵکو نەخشەی سیاسی و ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ قۆناغێکی داهاتوو بە تەواوی دووبارە بکێشێتەوە، بەڵام هێشتا دیار نییە ئەو نەخشەیە چۆنە.